ئەم تەوەری بەرنامەکەمان پێیوەست کردووە بە هەوڵەکانی نووسران و توێژەران بۆ ناساندنی تاوانی ئەنفال. لە نوێترین توێژینەوەدا کە زۆر بەڕێز جەمال مەجید فەرج ئەم توێژینەوەی ئەنجام داوە، پاسەوە دەکات لە توێژینەوەکەیدا کە قۆناغەکانی ئەنفال کە لە مێژەوە یاخود لە مێژوودا باسکراوە کە 8 قۆناغە 8 قۆناغ نیە، بەڵکو ئەنجامدانی تاوانی ئەنفال بە 9 قۆناغ ئەنجام درراوە. تایبەت بەم ماستەرنامەیە بەم توێژینەوەی قسە و گفتوگۆ دەکەین و هاوکات هەوڵەکانی نووسەران بۆ ناساندنی تاوانی ئەنفال ورتر گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز جەمال مەجید فەرج کە بەڕێزیان خاوەنی بڕوانامەی ماسترن لە مێژووی جینۆساید و ئەنفالدا. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، بەخێر هاتی. دیارە لە مێژوودا ئەوەی باس کراوە قۆناغەکانی ئەنفال بە 8 قۆناغدا تێپەڕێت، یاخود تاوانی ئەنفال بە 8 قۆناغدا تێدەپەڕێت. لەم توێژینەوەی بەڕێستانە گەیشتونەتە ئەو دەرەنجامەی کە بە 9 قۆناغدا دەپەڕێت. باسێکی ئەم بابەتەمان بکەیت. طبعا بەر لەوەی باسدا بابەتەکە بکەم، سپاسی ئێوە کەم سپاسی کەناڵەکەتانەکەم سەری ڕێز بۆ قوربانیانی ئەنفال دانوێنین. بیرۆکەی ئەنفال ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1964 کاتێکە شۆڕشی ئەیلول بەردەوام بوو. حکوومەتی عێراقی لە وەزارەتی بەرگری بە تایبەتی توێژینەوەیەکیان کرد کە چی بکەن تاوەکو بتوانن کۆتایی بە شۆڕشی کوردی بێنن. هاتن لەم توێژینەوەیە کۆمەڵێک گەیشتە کۆمەڵە دەرەنجام. یەکێک لەو دەرەنجامانەی کە پێی گەیشتن ئەو سیاسەتانەی کە حکوومەتی عێراقی پێویستە بیگرێتە بەرامبەر بە کورچی بێ. یەکێک لەوانە کە زۆر ئاماژەی پێداوە، یعنی زۆر جەختی لەسەر کردوێتەوانێ گەماروی ئابووری بووە، ڕاگواستنی گوندەکان بووە، پێکێنانی فەوجی چەکداری کوردی بووە. ئەمانە جەختی لەسەر کردوێتەوانێەوە لە ساڵانی لە دوای شۆڕشی ئەیلول و بە تایبەتی لە دوای ڕێکەوتن نامەی جەزایر ساڵی 1975 لێرەوان لە 75 تاوەکو 82 ئەو سیاسەتانی بە تایبەتی ڕاگواستنی گوندەکان و تەرحیل و تعریب و ئەمانەی دەست پێ کرد لە ناوچەکان، لە ناوچە سنووریەکان و هەروەها لە ناوچەکانی ناوەندا بە تایبەتی لە کەرکووک و لەم ناوچانە هەتاوەکو ساڵانی 1982 زۆر بە چڕی دەستیدا بووە. بەڵام لە 82 وردە وردە تا 85 هەر بەردەوام بوو لەسەر ئەمانە، بەڵام وەکو پێشووتر نا، بەڵام لە 85ەوە ئیتر ڕاگواستنی گوندەکان هەتا ساڵی 1986 تقریباً ژمارەیەکی زۆر گوندان ڕاگوێزا و تعریبی هەر بەردەوام بوو و دروستکردنی فەوجەکان لە کورد هەر بەردەوام بوون. لە ساڵی 1986 بە تەواوەتی گەیشتنە ئەوەی کە بیرۆکەی ئەنفال دابڕێژن. ئەو بوانە سەرۆکی ئەو کاتەی سکرتیان با بڵێ سکرتێری ئەو کاتەی ڕێکخراوی باوکوری حیزبی بەعەس هاتن لە 3 خاڵە ئەم بیرۆکەیان داڕێژن. کردیان بە 2 قۆناغەوە. قۆناغی یەکەمیان ناوچەکانی سنووری یەکێتی نیشتیمانی کوردستان ئابێت، قۆناغی دووەمیان لە ناوچەکانی سنووری پارتی دیموکراتی کوردستان ئابێت. و لە خاڵێکی تریشیان کە جەختیان لەسەر کردەوە ئەبێت هەموو فەوجێکی با بڵێن جاشەکان بە ڕێژەی لە 150 بەشدار بن، وە کەم نابێت ئەو ژمارە چەکدارانی کە ئەیدەن بە هێزەکانی سوپای عێراق لە 10,000 کەمتر بێت. لە هەمان کاتە جەختی لەسەر 2 خاڵی تریش کرد بۆوانەیە ئەوی دەست بەسەرکردنی خانەوادی پێشمەرگە بوو، هەروەها پاراستنی ناوچە حەیویەکانی خۆیان کە بریتی بوو لە بە تایبەت ناوچەکانی کە نەوتی تێدا بوو. ئەمە ڕێکخراوی باوکوری حیزبی بەعەس تاوەکو لە 86 هەتاوەکو 87 ژمارەیەکی زۆر گوندیان ڕاگواست کە نزیکەی 710 گوندیان لە سەرتاسەری کوردستانە ڕاگواست، بەڵام نانتوانێت بگەنە ئەوەی کە کۆتایی بە شۆڕشی کوردی بێنن. مامۆستا ئەگەر بینە سەر ناوڕۆکی ماستەرنامەکەی بەڕێستان، ناوڕێکی توێژینەوەکەی بەڕێستان، بگەڕێمەوە سەر پرسیاری سەرەتا قۆناغەکانی ئەنفال کە پێشتر بە 8 قۆناغ دەستنیشان کراوە لە مێژوودا بەڕێستانەڕین 8 قۆناغ نیە و 9 قۆناغ. چۆن گەیشتوویتە ئەو دەرئەنجامە؟ بەڵێ تەبەن بەڕاستی ئێمە
بەداخەوە ئەمە ئێڵێم ئەو بەڵگەنامانەی کە حکوومەتی عێراقی و حیزبی بەعاس و دام و دەستگا سەربازی و هەواڵگری و ئەمنیەکانی حکوومەتی عێراقی بڵاو بوونەوانێ پەرش و بڵاو بۆتەوانێ کەوتونەتە لای زۆرێک لە کەسەکان معنی ئەمە هەردێکە لە لای خۆیەوە لێدانەوەیەکی بۆ کردووە بەڵام کاتێکە کۆکرێنەوانێ لە بەردەستی کەسێک کابێت و بە تایبەتی بەداخەوە من دەستی ئەکادمی لێرەیە زۆر ینی کەمە هۆکەی ئەوەی کە با بڵێن زانکۆ دوور بۆ لەمەوە و ئەمانەش لە شوێنێکا کۆنە بۆ تۆ لە دام و دەستگایەکی تایبەتە کۆنە بۆتوانێت کە سەرپەرشتی کات و هەموو بەڵگەنامەکان بەیەکەوە دیراسە بکرێت لەم دوایانەدا مزا خەزرەجی دانی بەوەدانا لە کەناڵی عەرەبی کە چاوپێکەوتنێکی کەناڵی عەرەبیە لە بەرنامەی وەفی ڕیوایە ئوخرا چەند جارە پێیان پێشکەشکارەکە پرسیاری لێکە ئایا قۆناغەکانی ئەنفال چەند قۆناغە لە هەموو جارەکانە ئەڵێن نۆ قۆناغ و ئەم نۆ قۆناغە کە ئەو باسی لێوە دەکات بە وازەحی بە ڕوونی دان بەوە دەنێت کە قۆناغی خاتمی ئەنفال لەگەڵ قۆناغی هەشتا جیاوازن دوو قۆناغی جیایە منیش بەڕاستی گەڕام بە دوێ ئەو بەڵگەنامانەدا و بۆم دەرکەوت ئەو توێژینەوانەی کە پێشتر کرابن یەکێ لەوانە دیاریکردنی ناوچەکەەکانی لە ڕووی جوغرافیۆی قۆناغەکانی ئەنفال دکتۆر ئازار نەقشبەندی بەڕاستیان ئاماژەی بە قۆناغی هەشت نەداوە و زۆربەی ناوچەکەی وەکو لە ڕووی جوغرافیۆی دەستنیشان نەکردووە و ئێمەش بە پلەی یەکەم پشتمان بەستووە بە راپۆرتەکەی هیومەن رایتس وۆچ کە لەلایەن مامۆستا محەممەد ساڵح حەوانە تەرجەمە کراوە سەر کوردی ئەویش باسی لە قۆناغی هەشت نەکردووە تەنها یەکسەر هاتووە باسی لە قۆناغی خاتمی ئەنفال کردووە لە حوتەوە قۆناغی کۆتایی کە خاتمی ئەنفالە دکتۆر شۆڕش حاجیش بە هەمان شێوە کە ئەویش یەکێک بووە لە بەشدار بووان لە ئەمریکا لە لێکۆڵینەوە لەو بەڵگەنامانی کە ئەو کاتە ڕادەستی ئەمریکا کرابوون ئەویش لە کتێبەکەیە کورد و دەوڵەتی عێراق باس لەوە ناکاکە قۆناغی هەشت جیاوازە لەگەڵ خاتمی ئەنفالە کەواتە بەڵگەنامەکانی پێشتر قۆناغی هەشت و قۆناغی کۆتاییان تێکەڵ کردووە یان هەر پەڕێنراوە تێکەڵ کردووە لە ناوە تێکەڵ کراوە بەڵام لە ناوەڕۆکە قۆناغی هەشت هەر باس نەکراوە ئێستا ئەو بەڵگەنامە کەواتە لە توێژینەوەکەدا ناوەڕۆکی ئەنفالی قۆناغی هەشت بەڵێ کام ناوچانە دەگرێتەوە و گەیشتویتە چ دەرئەنجامێک لە قۆناغی هەشتا قۆناغی هەشت بە پێی ئەوەی کە بەڵگەنامەکان ناوچەی سێکوچکەی سنووری عێراق و ئێران و تورکایە و قۆناغی خاتمی ئەنفال تەنها پارێزگای دووهۆک ئەگرێتەوانێت کە هاوسنوورە لەگەڵ تورکیادا ئەمە لە بەڵگەنامەکەیە ئاماژە بە کۆمەڵێک گوند ئەکات کە لە قۆناغی خاتمی ئەنفال و گوندانە نین بوونم نە خوماری ئارێ سیرۆ ئەمانە باسی ئەمانە ناکرێت و قۆناغی هەشتیش لە دوی هەشتا دەست پێ دەکات 1970 هەتاوەکو نوێی 1970 و بە دوو قۆناغ ئەنجام دراوە هەتاوەکو قۆناغی یەکەم تاوەکو 26 مانگ بووە 26 ئاب بۆ لە 26 ئابە دەستکراوە بە قۆناغی خاتمی ئەنفال خاتمی ئەنفال تا سینۆ تەواو کۆتایی هێنراوە لە سینۆ سەر لە نوێ ئەو سپایی کە براوە بۆ خاتمی ئەنفال ئەهێنرێتەوە بۆ ناوچەکانی ڕەواندوس یان سیدەکان بەوا بڵێن بۆ ئەو ناوچانە بۆ ئەوەی قۆناغی هەشت دەست بکەنەوانێ وە کۆتایی بە قۆناغی هەشت بێنن کەواتە قۆناغی هەشت لە دوای خاتمی ئەنفالی شەوانە کۆتایی پێهێنراوە بەڵێ مامۆستاکە گەیشتوونێت تا ئەم دەرئەنجامە دیارەمە گۆڕانکاریە کە پێویستە کە لە مێژووی با بڵێن قۆناغەکانی ئەنفالدا بکرێت و هاوکاتیش کە لە ناوەندەکانی خوێندن ئەخوێندرێت کە هەشت قۆناغا گۆڕانکاری تێدا بکرێ بە وردی بەڕێستان ناوەڕۆکی توێژینەوەکە و دەرەنجامی توێژینەوەکە کە گفتوگوی لەسەر کراوە لەگەڵ لایانی پەیوەندیدار گفتوگۆ کراوە بۆ ڕاستکردنەوەی ئەم بابەتە یاخود توێژینەوەی زیاتر بەدوا خۆیدا بێنێت
نەخێر هیچ هەوڵێک ئەدی بۆ ئەم بابەتە؟ بەڵێ من هەوڵ ئەدەم ئەمە شتێکێکە لە هەوڵەکان حەزەکەم. طبعاً بەڵگەنامەکانم لایە من لەگەڵ زانکۆی سۆرانە قسەم کردووە. سپاسیانەکەم زۆر بە گەرمی و بەدەم بابەتەکەەوە هاتن و پێویستیشە بڕاستی ئەم بابەتە زیاتر جەختی لەسەر بکرێتەوە چونکە ئێمە لە ڕووی مێژوویەوانەیە پێویستمان بەوەیە کە قۆناغەکان هەر هەمی وەکو خۆی بنووسرێتەوانێ هەتاوەکو ئێمەش بۆ بواری جینۆسایدی گەلی کورد بتوانین ئیسپادی لێ بکەین لە داهاتوودا. بە هیوان سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ زۆر بەڕێز مامۆستا جەمال مەجید خاوەنی بڕوانامەی ماستەر لە مێژووی جینۆساید و ئەنفالدا. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانی بەڕێستان.